سەرکۆ ئەمڕۆ دووەمین دیداری ئەدەب و کەلتوری هەورامان لە هەڵەبجە بەڕێوە ئەچێت جابۆی کە بزانین لە دیدارەکەیە چۆن باس لە ئەدەب و کەلتورەکرێت لە هەورامان چۆن هەوڵەدرێت لە ڕێگەی ئەو بابەتانەوە ئەو وتارانەوە کە لەم دیدارەیە پێشکەش ئەکرێت خزمەت بکرێت بە ئەدەب و کەلتوری ئەم ناوچەیە. ئێمە ڕێنە لای میوانی بەڕێزی بەرنامەکەمان بەڕێز شاخەوان سدیق نووسەر و وەرگێڕ کە بە شێوەی سکایپ لەگەڵمانە بێت و هەروەها سەرپەرشتیاری گشتی چالاکیەکەشە دیدارەکەشە هەر بۆیە لەگەڵەوەی کە بەیانی باش لە بەڕێزی و لە هەورامانی ئازیز ئەکەم پێمان خۆشە لە ڕێگەی بەڕێزیانەوە بزانین کە لە ئەم دیدارەیە چۆن باسی ئەدەب و کەلتور ئەکرێت لە هەورامان کامێک لە بابەتەکان بە گرنگ زانراوە بۆ ئەوەی کە قسەی لەسەر بکرێت. سڵاو لێ بێ بەیانی باش کاک شاخەوان. فەرموو جامە پرسیارەکەم لە بەڕێزت ئەوە بوو کاک شاخەوان کە ئەگەر باسێکی دیدارەکەمان بۆ بکەیت لە دووەمین دیدار چی ئەگوزارێت لەبارەی ئەدەب و کەلتوری هەورامانەوە؟ سەرەتا بەر لەبەی وەڵامی پرسیارەکە بۆمەوە خۆشە بە ناوی دەستگای کەریمی عەلەکە بە ناوی سەرپەرشتیاری دیداری ئەدەبی هەورامان و سەرپەرشتی خۆمان لە سوکار و لە خەڵکی کوردستان داوەت بزێنین کە چەند ڕۆژی ڕابردوو لە شاری سلێمانی ڕوویاوە کۆمەڵە قوربانی لێکەوتەوە ڕۆحیان شاد بێ و ئێمە هاوبەشی خێنیانین و دڵمانە لای کە سوکاری و دوای چاکبوونەوەش بۆ برینارەکان خواستین. ڕاستیە دیداری ئەدەبی هەورامان ئەم ساڵی دووهەم ئەو دیدارەیە ساڵی ڕابردوو ئێمە تەرکیزمان کردە سەر هەموو ئەو بابەتانی کە پەیوەست بوون بە ئەدەب و زمانی هەورامیەوە و بۆی توێژینەوەکانمان بەخان کرد بۆ ئەو بوارە بەڵام ئەم ساڵ لە ساڵ دووەمە هەوڵماندا ئەو بوارە پیاوە بکەین و تەرکیزمان کردوتە زیاتر سەر مەسەلەی فەرهەنگ و کەلتور مەسەلەی جوگرافی مەسەلەی گەشتیاری مەسەلەی زمان و کۆمەڵێ بابەتی پێشبەکە ئێمە توێژینەوەکان بەشێکی زۆریان لە کوردستانی باسی بوو و هەندێک لە توێژەرەکانی بۆ وڵاتی کوردستانەوە بەشدارن و ئێمە بۆ دووەم ساڵ خۆڵی مۆنومنتی شەهیدانی چنابارانی وەڵجە دەستگای کەریمی عەلەکە ئەم دیدارە بەڕێوە بین. ئەمڕۆ ڕۆژی دووەمی دیدارەیە کۆمەڵێ میوان سێری زۆرمان لە شارە جیاوازەکانەوە ئاگەشت کردووە و دیارە پاشکە بەشکە وەزیری خۆشەویستیەکان هەڵمان کاک شاخەوان جەنابەت ئەزێت کەشی باسێکی بەشداربووەکانیشمان بۆ بکەیت ئەوەی کە ئەوان بە چ شێوازێک لێرە ئامادابن کامێک لە کەسایەتیەکان و کامێک لە بابەتەکان ئەو ڕوژێنرێت لە دیدارەکەیە. بەڵێ ئەلبەتە وەکو کەسایەتی بەڕێز وەزیری ڕۆژنبیری لێرە ئامادا بێ پارێزگاری هەڵەبجە لێرە ئامادا بێ بە ڕێبەری دەستگا حکوومیەکان و کۆمەڵێ نووسەری زۆر لە شار و شارستەکانی کوردستان و بانگەشتکراون و لێرە ئامادا بن. توێژینەوەکان ئەوانەی کە بەشدارن لێرە هەموویان خەڵکانی ئەکادمی و خەڵکانی پسپۆر و نووسەرن لە بواری ئەدەبی هەورامی و هەورامی شناسی. ئێمە پێشتر پەیوەندیمان پێوە کردوون و توێژینەوەکانمان لێوەرگرتوون توێژینەوەکان لیژنەی تایبەت سەیری کردووە و ئەو توێژینەوانی کە ئەدەردی دیدارەکەی ئێمە خواردووە وەرگیراوە فڵۆکراوە کراوە بە کتێبێک و چاپ کراوە ئەم کتێبەش لە ناو دیدارەکەیە بەسەر ئامادەبوانە بێ بەرامبەر داوەست بێ و وەکو توێژەرەکان خەڵکانی پسپۆر و ئەکادیمین و لە زۆربەی شارەکانی کوردستانەوە بەشدارن لە زانکۆکان لە بەشی زمانی کوردی ئەوانە هەموویان پسپۆر لە بواری هەورانی شناسی و شارەزایان لە ئەدەبی هەورانی ناوچەی بەشدارن. توێژینەوەکانیش هەمە لایەنن. ئێمە توێژینەوەمانەیە لەسەر بەرگەکۆمنتکردن و سینەما لە ناوچەی هەورامان توێژینەوەمانەیە لەسەر گەشتیاری لەسەر جوگرافیا لەسەر شوێنەوارەکان لە ناوچەی هەورامان و کۆمەڵە توێژینەوەی تر کە لەسەر ئەدەبیات لەسەر شاعری هەورامی لەسەر شاعری خانەقایی کۆمەڵە توێژینەوەی تر کە بەڕاستی بوونیان گرنگن کە میراثێکی گرنگ لە کۆنتینۆلی هەورامان کە بەرگەوەم ئێمە گفتوگۆیان لەسەر بکەین بۆ ئەوەی ئەو میراثی دەوڵەمانەی کە بۆمان بەجێماوە مشکلات تاکین جارێکی تر بخینەوە بەدەستەکەن. شاخەوان باسێکی ئەومان بۆ بکەیت کە لەم دیدارەیە تا چەند
لە بواری کەلتوری و لە بواری ئەدەبیاتە کە خۆش ئێستا ئاماژە و پێیا بەڵام ئەوەی کە گرنگە ئەدیبان و ڕۆشنبیران لە هەورامان و لە ناوچە جیاوازەکانی تری هەرێمی کوردستانیشەوە کە لەوێ ئامادە بوون تا چەند گرنگە بەردەوام کار بکرێت لەسەر ئەو نەریتە جوانە لەسەر ئەو شێوازی ژیانێک کە لە هەورامانەیە لە ڕووی شوێنی جوگرافیایی لە ڕووی هەڵکەوتنی شوێنە گەشتیارەکانی و لە هەمان کاتیشە کۆمەڵە نەریتی جوان هەیە لە ڕووی کەلەپوریەوە لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی خواردنیانەوە ئەمانە هەمووی کۆمەڵێ بابەتن کە لە ناو هەورامانە بەدیەکرێت لە ناوچەی کە بەدی ناکرێت ئەمانە چۆن کاری لەسەر بکرێت بۆ نمونە لە ڕووی ئەدەبیات و لە ڕووی نووسراوەکان و ئەمانە چۆن بنووسرێتەوە بۆی کە نەریت و کللتوری ئەو ناوچەیە بیشە بە زیندوێتی بمێنێتەوە ئەلبەتە فەتانەزانن شاماژەت پێیا مەسلەی فەرهەنگ و زمانی هەورامی کللتورێکی دەوڵەمەنە و ئەو کللتورە دەوڵەمەنە بەشێکی گرنگە لە ئەدەبیات و فەرهەنگ و زمانی و ئەو بیراتە بۆ ئێمە لە باوباپیرانەوە بچێتەوە و ئەوەیشی ئێمەیە نوخبەی نوێی گەنجانی هەورامی کە هەموو نووسەرانی کە ئیش لەناو ئەو فەرهەنگە دەوڵەمەنەیە بکەین وەوا بکەین بەسی دوتی بێڕێتەوە شەکەی ئێمەش لە ڕاستیە ئامانجی سەرەکی و کۆتایی هەر ئەوەیە کە ئێمە ئیش لەناو ئەو فەرهەنگە دەوڵەمەنەیە بکەین بۆ جارێکە بێنینەوە بەرباز بۆ قسەی لێ بکەین وە خۆشبەختانە ئەوە بۆ ساڵی دووهەمە ئێمە لە ڕێگەی پانێڵەکانەوە کە هەر پانێڵێک سێ توێژەر تیا بەشداریەک سێ پانێڵمان توێژەر بەشداریەکە ئێمە لە هەردێکی لەو توێژینەوانەیە بە چڕی چەختەکەینەوە لەسەر لایەنێک لە لایەنەکانی ئەو توێژینەوەیە ئەو فەرهەنگە دەوڵەمەنەوە باسی لە ئەو کللتور ئەو میراتە کەوریاکی کە لە ئەدەبی هەورانی ئێمە بچێتەوە و ئێمە هەوڵ دەدەین ئەمە بکەینە نەریتێکی ساڵانە و لە ساڵەکانی کە بابەتی تریش بێنینە ناو توێژینەوەکانەوە قسەی لەسەر بکەین بۆ نمونە مەسەلەی مۆسیقا و سیاچەمانی هەورامان بەشێکی گرنگە لە فەرهەنگ و کللتوری ئەم ناوچەیە ئێمە هەوڵ دەدەین قسەی لەسەر بکەین و ئەو زیندوو بکەینەوە لە ڕێگەی توێژینەوەکانەوە دیراسی زانستی بۆ ئێمە هەوڵ دەدەین دیدارێکی باش پێشکەش بکەین و توێژینەوەکان لەگاتە سەربەستکردنی خوێنەران دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ کاروان پچڕا هیوادارین کە بە زووترین شاخەوان ببورن پچڕا هیوادارین بە زووترین کات هاوکارانمان هەوڵبەن پەیوەندیەکە دروست بکەن باسی کۆمەڵی بابەتی زۆر زۆر جوانی کرد سەرکۆ کە ئەوان هەوڵیانداوە لە دیدارەکەیە لەسەری وتار پێشکەش بکرێت لەسەری شیکاری و هەروەها توێژینەوە پێشکەش بکرێت پەیوەست بە میوزیک لە هەورامان بە بابەتی تەنانەت گەشت و گوزار بە بابەتێکی زۆر زۆر گرنگ کە ئەویش با بڵێن بابەتی گەشت و گوزاری هەورامانە کە چۆن بکرێت لە ئێستاە ئەم بابەتە بۆ ڕوژێنرێت چونکە هەوڵە درێت لە هەرێمی کوردستان سوود لەسەر ئەم بابەتەوە بگرێت جا ئەمە بابزین لە وتارەکانە چۆن ئەیانە تیش بخەنە سەر ئەم بابەتەوە و هەروەها ئەدەب و کللتوری هەورامان لەبەرە کە بێگومان نەزانین ئەم ناوچەیە ژمارەیەکی یەکجار زۆری ئەدەیی بوو هەروەها شاعێری پەروەردە کردو لە سنگی ئەم خاکەوە ئەم کەسانە پەروەردە کراونجا پێمان خۆشە بە درێژای شەڵا گفتگۆکەمان لەسەر ئەم بابەتانە لەگەڵ بەڕێزیان ئەگەر پەیوەندیەکە توانرا دروستکرێتەوە کۆمەڵی بابەتی کەشە بوو کە من حەزمە کرد پرسیاری لەسەر بکەین لە ڕووی ئەو توێژینەوەی کە ئەنجام درراوە بە تایبەتی لە ڕووی جوگرافیۆ لە ڕووی سەرچاو ئەویەکانەوە لە ڕووی زمانەوە و لە هەمان کاتیشا لە ڕووی شاعیرانەوە کە لە کۆنەوە لە هەورامان هەبوون ئەمانە بتوانن کۆمەڵە توێژینەوەیان لەسەر بکرێ بزانن بە چ شێوازێک نووسیویانە قەڵەمی ئەوان تا چەند کاریگەری هەبووە لەسەر کللتورەکەیان و بتوانێت کللتورەکان زیاتر دەوڵەمەند بکە لە ڕووی هەڵکەوتنی جوگرافیۆ و ناوچە شاخاوێکی کە لە هەورامانە تا چەند دوانراوە سوود لەو ناوچەیە ببینرێت کە هەمیشە بینی دەنگێکی جیاواز لە هەورامانەوە دەرەچێت ینی وەکو جریوەی باڵندەکان هەمیشە ئەچیتە ئەو ناوچانە شوێنێکە بەردەوام شوێنێکی گەشتیاری بۆ هەموو ناوچەکانی هەڵکەوتنی دروستکردنی بیناسازی لەو ناوچانە شێوازێکی جیاوازی بەخۆیەوە بینیوە ینی لە هیچ ناوچەیەکی کە ناچێ ئەمانش پێیوەست بووە بە کللتوری خۆیان و دابوونەریتی خۆیانەوە بۆیە بەم شێوازە لە هەورامان دەوڵەمەندبوونێکی کللتوری هەیە بەڵام پێویستە لەم دیدارانەیە کاری لەسەر کرێ کارکردنەکە چییە؟ ئەنجامدانی توێژینەوەیە کارکردنەکە وەیە کە نووسەران و ئەدیبان بتوانن بە شێوەیەکی باش لە هەموو بوارە جیاوازەکانە بنووسێ و لە ڕووی زمانەوە تا چەند زمانی هەورامی دەوڵەمەنەوە چی بکرێ بۆی کەم زمانە بدەوڵەمەندی خۆی بمێنێتەوە و بە شێوازی لە شێوازەکان ئێمە باسیەوە بکەین زمانی هەورامی تا چەند گرنگە ئەگەر کاری لەسەر بکرێت سەحر بێتە ناو سیستەمی خوێندنەوە ینی زۆر جار ئەم زمانە لەوانێت
کۆمەڵی مناڵی پێ گۆشت بکرێت کۆمەڵی ماڵ لەسەر ئەم زمانە ڕابێ بەڵام هەمووی خەڵکی هەورامانن زۆر جار بەرکەوتنمان هەبوو لەگەڵیانە هەورامانیەکان کە بەریەکەکەون زمانێکی جیاواز قساکەن بۆ خۆیان ئەمە جوانی خۆی هەیە دەوڵەمەنی خۆی هەیە زۆر باش پارێزراوە بە درێژایی بەڵام ئەوەی کە گرنگ بوو بە هیوایەوەین ئەگەر هاوکارانم پێم بڵێن پەیوەندیەکە دروست بووە پێمان بڵێن بەڵام ئەوەی کە گرنگە بۆی بتوانین ئەو پرسیارانەش بکەین کە لە ڕووی توێژینەوەکانەوە کە لەم دیدارەیە و لە ڕووی ئەوەی کە نەک خەڵکی هەورامان خەڵکی ناوچەکانی تری کوردستان تا چەند توانیان لەم دیدارەیە بەشدار بن و کاری ئەوان چی بۆ فیدباکی ئەوان چیە بەرامبەر هەموو توێژینەوەکان ئەمە پێویستە کاری لەسەر بکرێت بەو شێوەیە و هەروەها بابەتەکان زۆر گرنگە بۆ ئێستای هەورامانەوە بۆ ئەوەی کە ئەم ناوچەیە هەڵ بدرێت هەروە بە جوانیەکەی خۆی و بە ڕەسەنایەتەکەی بپارێزرێت ئەمە لایەنێکی زۆر باشەوە کە هەوڵەدرێت لە ڕێگەی توێژینەوەکانەوە کار لەسەر بابەتە گرنگ و پرسە گرنگەکانی ناوچەکە بکرێت گەنجان و ئەو جیلەی کە ئێستا ئەتوانێت هێزێکی باشی هەبێت بۆ دروستکردنی گۆڕانکاری لە ناوچەکەیە هەوڵ بدرێت بە پشتبەستن بەم بابەتانە لە ڕاستیە بەرچاوڕوونیان بۆ دروست بکرێت هەر بابەتی هەورامان کاتێک باسەکرێت ئەوەنە دەوڵەمەنی هەیە سەرکۆ لە ڕووی کشت و کاڵەوەیە لە ڕووی جوانی دیمەنی ناوچەکەوەیە کە پێم وابێت بەڕاستی ئەوەنە تواناییتیا هەیە کە بکرێت با بڵێن ئەم ناوچەیە پشت بە داهاتی خۆی تایە ببەسرێت لەگەڵ ئەوەی کە هەڵ بدرێت ئەو ڕەسەنایەتی کە لە ناوچەکە لە کۆنەوە پارێزراوە ئەمە تایە هەڵ بدرێت هەر بە زیندوی بهێڵێتەوە باسی زمانی هەورامیت کرد کە بێگومان هەر جوانی خۆی هەیە و لەگەڵ ئەم بابەتانە کە من و سەرکۆ باسمان کرد وا دیارە بە خۆشحاڵیەوە پەیوەندیەکەمان لەگەڵ کاک شاخوان سدیق جارێکی تر دروست بووەتەوە کاک شاخەوان سلااوێکی دووبارە لە بەڕێزت پێمان خۆش بوو باسی توێژینەوەکان کە من و سەرکۆ تا ڕادێک باسمان کرد کە توێژینەکان بۆ نمونە بابەتی ژینگەبە و ئەدەب و زمان و تەنانەت بابەتی ژنان لە هەورامان بابەتی ئاو ئەمانە پێمان خۆشە بەڕێزت زیاتر لەسەر هەریەکیان زانیاریمان پێشکەش بکەیت لە ڕاستیاوەکو پێشتر باسم کرد توێژینەوەکان توێژینەوەی هەمەلایەنە مساڵ ئێمە وەختمان بە تایبەتی سەر ئەدەب نەکردەوە بەسەر جوگرافیا بۆ ئێمە بابەتێکی زۆر گرنگ ساڵ زۆر تەرکیزمان کرد سەری مەسەلەی جوگرافیای هەورامان بەوردی توێژینەوەیەکە باس کراوە و مەسەلەی شوێنەواری خانەزانە هەورامان ناوچەیەکی داوانەوە کۆمەڵە شوێنەواری زۆر گرنگی لێەوە بۆ ئێمە جێگەی قسەی لەسەرکەینەوە جگەلەوەی کە ئێمە سەر ئەدەبیاتی بکات ئەمە ئەدەبیاتی کۆنی کلاسیکی هەورامی و ئەم کاریگەری تاریقەتەکان لەسەر شعری هەورامی و ئەم شعریمەی هەورامیش بۆ ئێمە جێگەی بەیان بۆیە وەکوتم توێژینەوەکان هەمەلایەنان و توێژینەوەکان لەو هەرکوتیا کە ئێمە ئاشکەمێکی لەناو دیدارەکەی ئەبڵاوێتینەوە ئەگاتە بەردەست خەڵکو بۆتی ئەوەی کە لە ئانێڵەکانە دەرفەتی بووتنی نابێت خۆی توێژینەوەکان لەناو جێبەکەی بڵاوکراوێتەوە زۆر باشە باسی کۆمەڵی توێژینەوەی کەمان کرد وەکو هەڵکەوتنی جوگرافیای ناوچەی هەورامان وەک شێوازی دابوونەریت و دروستکردنی بینە و خانۆکانی هەورامان ئەمانە جیاوازترن و باسمان لەوە کرد کۆمەڵێ شوێنی گەشتیاری هەیە لەو ناوچەیە کە بەگشتیە گەرێم باسی بکەین هەموو شوێنەکان بۆ خۆی گەشتیارین ئەمانە تا چەند کاری لەسەر کراوە و تا چەند ئەمە خراوەتە ناو ئەم دیدارەوە بۆی کە گفتوگۆی لەسەر کرێ باسی کۆمەڵە بەروبووم بکەین بەروبووم کە لە ناو هەورامانە بەرهەمەهێنرێ ئەم بەروبوومانە بتوانن هەم خەڵکی هەورامان سوودی لێ بینن ئەم توانن بیشینێرن بۆ ناوچەکانی تر ئەمانە تا چەند لە دیدارەکەی توانراوە گفتوگۆی لەسەر بکرێت لە ڕاستی ئەوانەی کە بۆ باسکرامەیە چێتە خانەی ئەو توێژینەوانەوە کە ئێمە ئیشی لەسەرکراوە بۆ نمونە ئەگەر باس لە جوگرافیا بکەین باس لەو مساحە گەورەیە کراوە کە لە هەورامان گرنگی کراوە بە مەسەلەی بەرهەمهێنانی بەروبووم لە ڕێگەی ڕاست و باخەکانەوە کراوە بابەتێکی زۆر گرنگە و مەسەلەی گەشتیاری بۆ خۆی توێژینەوەیەکی گرنگی ناو پانێڵەکەی ئێمەیە کە خۆتان نەزانە هەورامان ناوچەیەکی گەشتیاریەوە دێت لە ڕێم توێژینەوانە زۆر سوودی لێوە بێ بە سەرچاوێکی تری داهات و مەسەلەی جنوبەر و فۆلکلۆر و ئەوانش هەموو لە ناو بابەتەکانە جێگەی کراوە بەشێکی شێڕاوە بۆ گوڕانەی کە لە پانێڵەکانە بۆ لە بینی توێژەرەکان و ئامادەبووانەوە ئەمانە بەوردی میشی لەسەرکراوە ئینشاڵڵا پاشکەمێکیکە پێشکەش بە ئامادەبووان بابەتەکان کە گرنگی پێدراوە میوزیکە جەنابەت هەر باست کرد کە بۆ نمونە سیاچەمانە و جۆرەکانی جیاوازی میوزی یەکێک لە بابەتەکان ئەگەر من وەکو خۆی باسی بکەم کە ڕاگەیەنراوە میوزیک لاینی یارسانە
بێگومان ئەزانین هەورامان هەم جوانەکەی لەوایە پێکاتە جیاوازەکانی لە خۆگرتووە هەمەوەی کە زۆری دەوڵەمەندە لە ڕووی میوزیکەوە ئەگەر باسێکی ئەمەمان بۆ بکەیت کە ئەم با بڵێن تێهەڵکێشکردنی میوزیک لەگەڵ پێکاتە جیاوازەکان و لەگەڵ جوانی ناوچەکەیە لەم بابەتەیە چۆن باس کراوە و جەنابەت زیاتر لەسەر ئەم بابەتی میوزیکە زانیاریمان پێ ببەخشێت کاک شاخەوان ئێوازان مەسلەی یارسانەکان بەشمان شوێن لەوان لەم ناوچەیە وا خۆشتان نەزانن مەسلەی مۆسیق چەند گرنگە لە ناو یارسانەکە ئەمێری شتێکی پیرۆزە لای یارسانەکان بۆ خۆشی ناوچەی هەورامان لۆری هەورامان ینی مەسلەی سیاسەمانەوە ئاوازی هەورامان گشتی لێکدانە بڕاو بەڕاستی لەبەرەوە ئێمە هەوڵماناوە یەکی لە توێژینەوەکان تایبەت بکەین بە بواری موزیک لە ناو ئەدەبی هەورامیەوە لە ناو کولتوری هەورامیەوە لە دینی یارسانەکانەوە بەشێکی گرنگ و سنگین لە ناوچەی هەورامان بۆیە ئێمە پێمان گرنگ بووە کە سێ لەسەر ئەم بابەتە بکرێ و زیاتر لەلایەن توێژەرەوە کە زانیاری ورد و گرنگیە و بۆ خۆشی ئەم توێژەرە ئەم موزیکژەنە زانیاری بە ئامادەبوونیان بەڵێ دەستەکانی خۆش بێ کاک شاخەوان سپاس بۆ تۆ کامڕۆ لە ڕێگەی سکایپ بۆ ڕاستەخۆ لەگەڵمان بووی بە هیوایەوەی کە ئەم دیدارە فیدباکێکی باشی هەبێ و بتوان لەم دیدارەیە لە ڕێگەی ئەوەی کە گفتوگۆمان کرد لە هەموو بوارە جیاوازەکانە بە شێوەزێکی باش کاری لەسەر بکرێ بۆ ئەوەی زیاتر کەلتوری هەورامان دەوڵەمەندتر بێت چونکە ناوتەیەکی جوانی کوردستانە و هەمیشەش ئێمە بۆ گەشتەکانمان بۆ بابەتە جوانەکانیان بۆ ئەو دابوونەریتە جوانەی کە هەیەە هەمیشە حەزمان بە تێکەڵبوون کردو حەزمان کردووە کە هەمیشە لەوانەوە فێربین کە چەند جوان لە ڕووی کەلتوریەوە کار لەسەر کەلتوری کوردیشەکەن دووبارە سپاس بۆ تۆ کاک شاخەوان